چالاکوانە ئەمریکی و فەلەستینیەکان پێکەوە لەبەردەم واشنگتن میمۆریاڵی ناوجەرگەی دیسی هەرچێک دەهات کفنێکی سپی دەپۆشی و خۆی دەکردە یەک لەو قوربانیانەی کە لە غەزە کوژراون. بەو سەرمایە چەند کاژمێرێک ئەو نمایشە کۆی پەیامی بۆنەکەش لە پێناو ڕاگررتنی ئەو شەڕەدایە کە بە هەزاران قوربانی لێکەوتوتەوە کەم نەبوون ئەوانەی ڕێبوار بوون و دەهاتن بەشداریانە کرد. لەو باوەڕێدام کە ئێرە ناوچەیەکی تێکەڵە لە نەتەوە و ڕەگەز و ئاینزا و بیر و باوەڕی جیاواز ئەمەش بەڵگەیە کە ئەوانەی لێرن لەلایەنگری فەڵەستین و نەهی ئیسرائیل بەڵکو پشگیری مرۆڤایەتی و مافی مرۆڤ و دادوەری کۆمەڵایەتی پشگیری خۆشەویستی و ئاشتی دەکەن. دەبینن چی بەسەر فەڵەستینەکاندا هاتووە لەبەر ئەوە دێن و ناڕزایەتی دەردەبڕن لەوەی کە بە پارەی باجی ئەوان پشگیری دارایی ئیسرائیل دەکرێت لەو شەڕەدا. لەم شەڕەی نێوان ئیسرائیل و حەماس زیاتر خەڵکی سیڤیل کەوتونەتە بەربەرداشەکە. ئیدی قوربانیەکان فەلەستینی بێت یان ئیسرائیلی زۆربیان خەڵکی مەدەنین. ئەم خانمە دژی شەڕە و بەردەوام لە زۆر شوێنی واشنگتن وەک ناڕەزایەتی دەردەکەوێت. من دایک و داپیرم ناتوانم سەیری ئەو هەموو منداڵانە بکەم کە دەکوژرێن و وێنەکانیان لە تەلەڤیزیۆندا بڵاو دەبنەوە. منداڵ دەبینی لە ژێر شوێنە ڕووخاوەکاندا دەیانبینی باوک و دایکیان لەدەستداوە یا دەستێک یا قاچێکی قرتاوە. لەم سەدەیەدا سەیری بۆمبارانکردنی خەڵکی سیڤیل دەکەیت لەلایەن ئیسرائیلەوە بە پارەی باجدانی ئێمە. بەشداریکردنم بۆ ئەوەیە کە بڵێم منیتیانیم. من لێرە وەکو باوک یان کوڕ یان وەک هاوسەرێک یان دۆست و هاوڕێیە لێرەم لەبەر زەوتکردنی مافی 2 میلیۆن مرۆڤ کە لە غەزەدا جەور و ستەم دەچێشن لە غەزەدا بارمتەن. من لەبەر کوژرانی 6,000 منداڵ لێرە داوا دەکەم بایدن جێنۆسایدی فەلەستینەکان ڕاگرێت کە ئیسرائیل دەیکات. داوا دەکەم شەڕ ڕابگیرێت. هاوڵاتیانی مەدەنی لە فەلەستین بنیان ئیسرائیل باجە گەورەکە دەدەن. لە تەل ئەڤیڤیش خێزانی بارمتەکانی لای حەماس بەردەوامن لە خۆپیشاندان. دەخوازن دوور لە مەرامی هاوکێشە سیاسیەکان بە کەسوکارەکانیان شاد ببنەوە. ئەم باپیرەیە لە پێناو گەڕانەوەی کچەکەیان لە تەل ئەڤیڤ بۆ قودس ڕێدەکات. لەم خۆپیشاندانانە بەشدارم لە تەل ئەڤیڤەوە بۆ ئۆرشەلیم بەپێ دەڕۆین تاوەکو لەگەڵ حکوومەتدا کۆببینەوە بە هیوای سەرۆکوەزیران جەخت لەسەرەوە بکاتەوە کە هیچ جێگرەوەیەک نییە جگەلەوەی گەڕانەوەی بارمتەکان بۆ لای خێزانەکانیان. بۆ زیاتر لە 3 کاتژمێر خەڵک لەو سەرمایە ئەم نمایشەی هەڵبژات پاڵدانەوە لەسەر ئەو زەویە شێدارە نیشاندانی هاوسۆزیەک بۆ قوربانیەکانی غەزە. دوای چالاکیەکە بەشدار بووان دەگەڕێنەوە بۆ ژیان. وەلی قوربانیە سیڤڵەکانی ئەم شەڕە فەلەستینی بێ یاخود ئیسرائیلی جارێکی تر ناگەڕێنەوە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا، واشنگتن.